چوومە یانەی وەرزشی بروسک سەرەتاندان بووم دوای بوومە سکرتێری یانەکە دواتر سەرۆک یانە بەجێی هێشت ئەوە بوو ئەمن دەکرامە سەرۆکیانە بەڵام حەزم لێ بوو کە کاپتن حەمەخان یعنی ئەوە نییە تۆ هەموو شتێک بی بەڕاستی بەدڵ حەزمان لێ بوو کاپتن حەمەخان وەکو پاداش دەکە چەندین ساڵ ئەو کوڕە لەناو کاپتنی یانەی وەرزشی بروسک بووە ئەمن بەڕاستی مەجاالمدایە ئەو ببتە سەرۆک و ئەم بوومە جێگری سەرۆکیانە حتا ئەو بابەتەی کە تازە باست کرد خۆم هەڵبژار کاتی خۆم هەڵبژار بەداخەوە بەرپرسی ئیداری و وەرزشی شاری هەولێر پیلانێکیان کرد یەکەچیان ئیسقالیان پێدا و گوتیان دەبی انتخابات بکرێتەوە و زەخت لە من کرا کە ئەگەر ئەمن بێمە ناو انتخاباتی ئەوە یانەکەی دەدەنە کەسانی تر بەو مەرجە قبولم کرد کە ئەگەر کاپتن حەمەخان بکرێتەوە سەرۆکی یانە ئەمن سەحب دەبمەوە نایمە ناو انتخابات هەرچەندە انتخاباتەکە ئێستاش دەیڵێم انتخاباتەکە یاسایی نەبوو